بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر چەند پرسێکی گرنگ دەکەین کە تایبەتن بە ژیانی هاوڵاتیان. یەکەمیان کارەبای 24 کاتژمێری کە حکوومەتی ماوە بەسەر کوێریم ئێستا لە 17 گەڕێک لە شاری هەولێر جێبەجێ کردووە. نیگەرانی هەیە وا بڕیارە لە قۆناغی داهاتوو لە سلێمانی لە پارێزگەی دهۆک لە هەڵەبجە جێبەجێ بکرێت. ئێمە باز لە وردەکاریەکەی دەکەین و باز لەو بارگرانیە دەکەین کە بۆی ئەو پرۆژە 24 کاتژمێری لەسەر هاوڵاتیان دروست بووە. هەروە باز لە پرسی موچەش دەکەین کە ئێستا موچە دواکەوتووە سەرڕاوێک کە موچە دواکەوتەوە گرانکردنی نرخی کارەبا هاتوۆتە سەر و باز لە رەمپەرەکانی بەردەمەناردەکردنەوەی نەوتێرەمیش دەکەین. ئەم پرسان لەگەڵ بەڕێز مامۆستا عومەر گوڵپی پەرلەمانتاری پێشووی کوردستان قسەی لەسەر دەکەین. مامۆستا بەخێربێن، سوپاسی ئامادەبوون دەکەین. زۆر سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا لە پرسی کارەباوە دەست پێ بکەین. کارەبای 24 کاتژمێری کە حەڤدەیدا سێ ڕۆژ پێش هەڵبژاردن نەسر و بارزانی ڕایگەیان 2024 حەڤدەی 2024 لەو کاتەدا هەر خۆی قسەی کرد نەسر و بارزانی سەرۆکی حکوومەتی ماوە بەسەر کوێریم وتی هاوڵاتیان زۆر لێ ڕازین و پرۆژەیەکی گرینگە. ئێستا دوای ئەو ماوەیە کە لە 17 گەڕێک جێبەجێ کراوە 65,000 هاوبەش نیگەرانی هاوڵاتیان چۆنە بەڕێز بەراچوونت کردبوو بارگرانێکی چۆن لەسەر خەڵک. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان زۆر سپاس کا حەکیم. بەڕاستی بابەتی کارەبا گرنگە وەکو هیچ بابەتێکی تر نییە کە حکوومەت بە ئاسانی زیادیەکە لەسەر هاوڵاتیان و بەداخەوە لەبەرەوەی پەیوەندی بە هەموو چین و توێژەکانەوە نییە بە ئاسانی تێپەڕێ. کارەبا پێویستیەکی سەرەکی ژیانی هەموو هاوڵاتیەکە، چ ئەو کاتی لە ماڵەوەیە، چ ئەو کاتی لە فەرمانگەیە، چ ئەو کاتی لە بازار و کەسابەتە. لەبەرەوە بەڕاستیە بێ هەر هەمومان چاومان لەسەری بێ و ڕێگە نەدەین ئەم تەجاوزە و کارە نایاسایی و نادەستوریە بەسەر خەڵکی کوردستانە تێپەڕێ و ئەمەی حکوومەت ناوی ناوە کارەبای حکومی 24 ساعتی لە ڕاستیە کارەبای حکومی 24 ساعتی نییە، کارەبای بازرگانیە بە ناوی 24 ساعتی بە هاوڵاتیان ئەیانەوێت لەسەر هاوڵاتیان ساغیکەنەوە. طبعا ئەم قۆناغە ناویان ناو قۆناغی تێست و با بڵێین ئەوانە، بەڵام لە ڕاستیە تاقیکردنەوەی خەڵکی شەمامۆستا ئەی طبعا خۆی حکومەت وا ئەکا. ئێستا مەسەڵەن 65,000 کەسی لە ناو هەولێرە هەڵبژاردووە، هاوبەشی هەڵبژاردووە لە ناو هەولێرە کردوونی بە 24 ساعتی و یەڵا هەموو مانگێ 100,000 200,000 پارەیان لێ وەرەگرێت. گەر ئەو خەڵکە بێدەنگ بێ بەسەر هەموو هەولێر و هەولێر بێدەنگ بێ بەسەر هەموو سلێمانی و بەسەر دهۆک و بەسەر هەموویان جێبەجێیەکەن. کێشەکە لێرە بۆ خەڵکێک نییە ئیمکانیاتی هەیە. خەڵک هەیە ئێستا خۆی لە ماڵی خۆیان ئیمکانیاتی هەیە، مەسەڵەن سۆلار بە وزەی خۆر کارەبا خۆی دروستەکە و پێویستی بە کارەبای حکومی نییە، یاخود لە کارەبای مۆلیدە 15-20 ئەمپێر کارەبای ڕاکێشاو. من ماڵەزانم 50 ئەمپێر کارەبای مۆلیدەی وەرگرتووە. بۆ ئەم جۆرە کەسانە کارەبای حکومی بۆ نرخە قازانجە. ئێمە باسی زۆرینەی هاوڵاتیەکەین، باسی هەژارەکانەکەین، باسی ئەوانەیەکەین ژیانیان مامنەوەندە، باسی ئەوانەکەین موچەکەیان ملیۆنێکە حکومەت ناشیانداتێ بە دوو مانگ جارێ. بەڕاستی ئەم کارەبا 24 ساعتیە کە ناویان ناو پرۆژەی ڕووناکی و من پێم وایە پرۆژەی تاریکیە بگاتە هەر ماڵێک ئەو ماڵە بێتە کرێکی و من تەفاسیلی زۆر و بە دوواداچوونی زۆر چۆن دیاریکردەوە مەسەگە لە نرخەکانەوە دەست پێ بکەین سەرەتا کەم پرۆژیان ڕاگەیان خەڵکیان مقابلە کرد سەرۆکی حکوومەتی ماوە بەسەر چۆ گەڕەکەکان خەڵک قسەی کردیان کەممان بواتە تۆ مانگی یەکەم ئەوە چۆنە؟ طبعا حکوومەت بەڕاستی چاوبەستێکی لە هاوڵاتیان کردووە بۆ ئەوەی وەک ئەو ڕاوچەی ماسی کە ماسی ڕاوەکە تۆزێ خواردنەکە بە قولاپی ماسیەکە و بۆ ئەوەی ماسیەکانی پێڕاوکە ڕێک حکوومەتی ژوای کردووە. هاتووە لە هەر شوێنێک لە هەر گەڕەکێک ئەم کارە بە 24 ساعتیان بۆ ئەبەستێ مانگی یەکەم لە 150 داشکاندنیان بۆەکە بۆی خەڵک دڵی خۆش بێ. یعنی تەنانەت کارەباکەی بۆتە 24 ساعت و مۆلیدە نەماوە و کوژانەوە هاتنەوە نەماوە و نیوەی پارەکەشی لێ وەرگیراوە. لە مانگی دووەمە لە 125 داشکاندنیان بۆەکە، لە مانگی سێمە لە 100 پارەکەیان لێ وەرەگرێ. اینجا ئەو مانگی سێمەی هەر ماڵێک کە ئەکەوێتە چلەی زستانیا کەوێتە چلەی هاوین ڕێک هاوڵاتیەکە هەستەکە کەوتوتە ناو قوڕێکی خستەوە و دەرچوون لێی زەحمەتە بۆ چونکە لەو کاتە لە چلەی هاوین و چلەی زستانە کە خەڵک پێویستی زۆری بەکارەبا هەیە بەکارهێنان بۆ کارەبا تقریبەن ئەچێتە هێندێک کەم خێزان هەیە لە 120,000 کەمتر بێ زۆرینەیە چێتە 150 200 300 400 500,000 هەیە بەپی بەکارهێنان. طبعا یەکێک لە کارە سەرپێچی و نایاساییەکان ئەوەیە ئەم نرخانە بێجگەلەوەی ئەسڵەن دەسەڵاتی هیچ حکوومەتێک نییە نەک حکوومەتی کاربەڕێکەر کە بەم جۆرە نرخ لەسەر هاوڵاتیان زیادکە. کاک حەکیم چۆن نرخەکان دیاریکران ئێستا لەوەی پێشتری خەمڵاندنەکە بەم جۆرەیە. طبعا ئێمە پێشتر ڕێنمایی یەکمان هەیە
ڕێنماییەکەی حکومەت کە لە ساڵی ڕێنمایی ژمارە 2 ساڵی 2021 دەرچووە نرخی کارەبای دەستنیشان کردووە بە پێی بەکارهێنانەکانی کارەبای حکومی ئەمە کارەبای حکومی ئاسایی کە ئێستا ئەوەی هەمانە ئەوەی نیمانە با بڵێ لە تا 450 کیلۆوات بەکارهێنانی مانگانە بە 18 دینار بۆ حسابەکرێ لە 450 بەرەو سەر تا 900 کیلۆوات مانگانە بە 24 دینار بۆ حسابەکرێ وردە بەرەو 42 بەرەو 72 بەرە 90 بەم جۆرە طبعا هیچ خێزانێک نییە بگاتە سەر و 2000 و 3000 بەکارهێنان تا بگاتە 90 دینار ئەگەرچی ئەمە هەر خۆی گرانکردن بوو لە کاتی خۆیان لە 2021 ئەم ڕێنماییە کە دەرچوو یەکسەر کارەبایان گران کرد پێشتر 15 دینار بوو کردیان بە 18 دینار بەڵام هێشتاش لە چاو ئەم نرخانەی کە ئێستا هەن بەڕاستی ئەمە بەلاشە و ئەوە 6 هێندەی ئەم پارەی کە ئێستا وەرەگیرە پارە وەرەگیرە ئێستا 24 کاتژمێرێکە نرخەکان چۆنە 24 کاتژمێرێکە بەم جۆرەیە لە 100 کیلۆواتی مانگانە بەکارهێنان تا 600 کیلۆوات نرخەکەی لە نێوان 19000 بۆ 60000 دینارە نرخەکەی لە نێوان 90 بۆ 60000 دینارە طبعا کەم خێزان هەیە لە وەرزی گەرما و زستانە بە 600 کیلۆوات ڕزگاری بێ کەم خێزان هەیە واتە ئەچێتە 60000 دینار لە 600 کیلۆوات بۆ 650 کیلۆوات 6000 بۆ 8000 لە 650 کیلۆوات بۆ 900 کیلۆوات 8000 بۆ 150000 کێشەکە لە نرخی ئەخیریانایە لە 900 کیلۆوات کە زۆرینەی خێزانە مامنەوەندەکان 5 کەس بێ خانوویەکی 100 مەتری هەبێ لە زستان و هاوین نزیکەی 900 کیلۆوات و زیاتر سەرفەکە پارەکەشی لە 150000 و بەرەوسەر طبعا نرخەکان من بۆ کیلۆواتێک دەنجیشانم کردووە کەمترینەکەی یعنی یەک گڵۆب هەڵکەی لە مانگەکە کیلۆواتێک بە 100 دینارە لە کاتێکا ئێستا ینی کەمترین نرخ لە 100 دینارەوە دەست لە ماڵەکەی خۆتە بەڵە لە ماڵەکەی خۆتە بەس گڵۆب هەڵکەی تۆ مانگانە 1 کیلۆوات 100 دینارت لەسەر حسابە لە کاتێکا ئێستا 18 دینارە 18 تا 100 دینار زەربی 6 کراوە واتە 6 هێندە لەسەر هاوڵاتی گران کراوە لە کارەبا و زۆرینەکەی کە ئەچێت بۆ 150 و 16 و 156 و 160 و بەرەو سەرەوەش ئەڕوا بە پێی بەکارهێنان بۆیە بەڕاستی ئەم کارەبایە گرانترین نرخی دەکاتە بۆ نمونە دەکاتە 156 وەکو بازرگانیەکەی سەقفی نییە بەڵام ئاساییەکەی 150 بەڵە 150 و 156 و بەرەو سەرەوەش هەمانە واتە ئێستا تۆ ئەگەر 1200 کیلۆوات بەکاربێنی باشە لە مانگێکە ڕێک کیلۆواتێک بە 156 دینار بۆ حسابەکرێ کە ئەمە ئەو کارەبایەکە بە حساب 2 ساڵ لەمە و پێش بۆ سیتیە گرانبەهاکان دایاننا یعنی ئەو کاتە سیتیەکانیش هاواریان لێبەرز بوویەوە بەڵام لەبەرەوەی زۆرینە ناڵێن هەموو چونکە خەڵکیش هەیە لەوێ ژیانی مامناوەندە یا جۆرێک لە جۆرەکان ئەو ئیمکانەتی نیە ئەو پارە زۆرە بدا لە سیتیەکان ئەژی بەڵام بە هەر حاڵ ئەوە یعنی حاڵەتێکی تایبەت ڕاستە خۆ بە 156000 ڕێنماییشان بۆ دەرکرد ئەوە بەڵە بۆی سیتیەکان کردیان بە ڕێنمایی کیلۆوات بە 156 بەڵە بە 156 دینار بۆیان حسابە بۆیە کاک حەکیم ئەم کارەبایە باشە لە 100 بە بازرگانیکردنی کارەبایە فکرەکەش چییە؟ هەموو فکرە و دیراسەکە لەسەر ئەمە ئەوەسێت ئەویشەوەیە وەکو کابرایە گوتی وەڵا ئەبێ مناڵەکەم بفرۆشم دراوسەکان لێ کۆبوونەوە و کاکە چۆنە بێ مناڵەکەت بفرۆشی و نابێ و بێویژدانی و ئەوانە وتیان خەمتان نەبێ نرخێکی لەسەردانیم کەس نەیکڕێ ڕێک کارەباشیان وا لێ کردووە نرخێکی لەسەردانێن کەس نەتوانێ بەکاری بێنێ و ئەم کارەبایە بەراورد بە ئەگەر بەراوردی کەین بە بژێوی ژیان ئاستی ژیان لە کوردستان و لە تەواوی دنیا کارەبای ئەم نرخانەی کە ئێستا هەن گرانترە لە کارەبای تەواوی دنیا یعنی هیچ وڵاتێکی دنیا نییە کارەبای هێندە گران بێ بەراورد بە ئاستی بژێوی بە ئاستی بژێوی ژیان بۆ چونکە ئێستا ئێمە بەراوردی چیەکەین کاک حەکیم فەرمانبەر هەیە لە کوردستانە سەرۆک خێزانە موچەکەی 300000 دینارە 300000 دینار چۆنی تۆ حکومت بە ناوی کارەبا و مانگانە 150000 خاپیراویستی بە 150000 پێچگەلەوەی نزیکەی 200000 هاوڵاتیمانەیە هەر لە خوار هێڵیهێژاریەوەن واتە هەر لە خوار هێڵیهێژاریەوەن پێویستیان بە هاوکاری خێرا هەیە ئەگەر خێرەوەمەندان نەبن ئێمە خەڵکە بینین لەسەر جادە ئەمرێ و بێجگەلەوەی ئێستا لە کوردستانە تقریبا نەتوانی بڵێ نیوەی خەڵکی کوردستان هەژارن لەو نیوەیەش نزیکەی 200,000 خەڵکمان هەیە هەر لە خوار هێڵی هەژاریەوەن
بێجگە لەو بێکاری بەرفراوانەی هەیە و بێجگە لەو گرانبوونەی شتومەک لە بازاڕ هەیە و پاشان کاک حەکیم ئەم بە بازرگانیکردنەوەی کەرتی با بڵێن کەرتە گشتیەکان بە شێوەیەکی گشتی زۆر مەترسیدارە. پاشان حکومە دەرکی چییە؟ حکومە دەگەر کارەبا دابین نەکاو بێوێ کارەبا بفرۆشێتەوە بە هاوڵاتی و قازانجی لێ بکە، بێوێ بۆ نمونە 4 ڕۆژی تر ئاویش بڵێ کاکە ئاوتانەکەم بۆ بە 24 ساعتی بەڵام نرخەکەی بکاتە 4 هێندە، بڵێ وڵا کاکە خۆ تۆ ئەگەر لە دەرەوە ئاو بکڕی مانگانە پێویستت بە 80,000 هەیە، ئێمە مەمنون بە 50,000 دەینێ. چۆن شتی وابێ؟ نەخۆشخانە ژوای لێ بکە. کەواتە حکوومەت ئەرکی چییە و پارەی ئەم وڵاتە داهاتی ناوخۆ، داهاتی گومرگ و باج و ڕسومات و داهاتی نەوت چیلەکەن ئەگەر ئێوە ئەم خزمەت گوزاریانە ئاوا بە قازانج و هاوڵاتیان بفرۆشن. بەس مامۆستا ئێستا بازوکی حکومەت خۆی بە 50 بۆ 60 دینار هەر کیلۆواتێ دەکرێت. ئەوانی کە شارەزای بواری کارەبان طبعا یەکەم ئەبێ بپرسین لە خۆمان لە کوردستان کارەبا لە چی بەرهەمێنرێت؟ باشە کارەبا لە غازی خۆمان بەرهەمێنرێت. هێندێ وڵات هەیە بۆی کارەبا بەرهەمهێنێ عەزیەتی زۆرە کێشێ، ئەچێ غاز لە وڵاتانە کڕێ، سەرچاوی جیاجیا بەکارێنێ، هەوا بەکارێنێ، ڕووناکی بەکارێنێ، زۆر شت بەکارێنێ تا کارەبای وڵاتەکە دابینەکرێت. بۆ نمونە بەریتانیا کە وڵاتێکی پێشکەوتووە و نمونەی ئابوووریەکی بەهێز و زەبەلاحی جیهانیەوە و ئاستی بژێوی تاکتیایە زۆر بەرزە، بەشێک لە پێداویستی غاز بۆ بەرهەمێنانی کارەبا لە نەرویجە کڕێ. بۆیە جۆرێک لە جۆرەکان کری کارەبا جێگەی سەرنجە لە بەریتانیا، بەڵام هێشتاش بەراورد بە کوردستان ئەوەی بەریتانیا باشترە کاتێ بەراورد بە ئاستی بژێوی ژیانەکەین و ئێستا بەراورد بە نرخی ژەیکەم بۆ هەردووکیت بۆەکەم بەراورد بە بژێوی ژیان بەراورد بە نرخ بە شێوەیەکی گشتی ئەم کارەبایی کە ئێستا حکومەت خۆی 60 دیناری تێبچێ ئەو پەڕی بچێ بە 100 دینار یەکەم لە غازی خۆمان بەرهەمێن لە غازی کۆرمۆر بە غازی کۆرمۆر لە 180 بە غازی کۆرمۆرە بەشێکی ژێستا غازی هاوتەریبی هاوڵی دەرهێنانی نەوت هێندە بەرهەمیش لەو جۆرە هەیە لەوە هەردوو بەنداوەکەی دوکان و دەربەنیخانیش بڕێک کارەبایان هەیە. بەرحاڵ کارەبا لە کوردستانە لە غازی خۆمان بەرهەمێنرێ، یعنی بۆ بەرهەمێنانی کارەبا حکوومەتیارێم 1 دینار خەرج ناکات، چونکە گەردانە غاز قەرار بێ هیچ سوودێکی بۆ خەڵکی کوردستانە بێ کە هاتووە چەندین ساڵە غاز لە چەمچەماڵ بەرەمێنێ بۆ ئەی فرۆشێ بۆ خۆی، تەنها سوودەکەی ئەوەیە کە غاز بۆ وێزگەکانی سوتەمەنی دابینکە. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم گریمان وێزگەکانی سوتەمەنی کە کەرتی تایبەتن لە کوردستانە کیلۆواتێک بە 10 دینار بەرەمهێنن، نەخێر 20 دینار، نەخێر 30 دینار، نەخێر 40 دینار، کورە با 50 دیناریش بێ، زیاتر نییە. حکوومەت لەبری ئەوەی بێت ئەم تێچووی کارەبایە نیوەی بگرێتە ئەستۆ نیوەی هاوڵاتی بیا بۆ نمونە بە 20 دینار بە هاوڵاتی بفرۆشێتەوە یا هەر بە 18 دیناری کە ئێستا هەیە هاتووە نا بیری لەوە کردوتەوە ئەم نرخە زەربی 6کە بۆی کەس نەتوانێت کارەبا بەکاربێنێ لە کاتێکە بۆ ئەوەی کارەبا بە فیڕۆنەچێکە حەکیم دەیان بەرنامە و پرۆگرام هەیە. تۆ یەکەم ئەبێ لە ڕێگەی سیستمێکی بەهێزەوە ڕێگە لە تەجاوز زیادە ڕەوی خراپ بەکارهێنان بگری. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم وشیارکردنەوەی ڕای گشتی لەوەی کە زیادە مەصرف نەکەن نە لە کارەبا نە لە ئاو نە لە هیچ شتێکی ترە. خاڵێکی ترەوەیەکە بۆ ئەوەی نرخ دەستنیشان کەی ئەبێت تەماشای گیرفانی هاوڵاتی بکەی، ئەبێت تەماشای حاڵی موچەخۆر بکەی، ئەبێت تەماشای خەڵکە هەژارەکە بکەی، ئەبێت تەماشای ئەوانە بکەی کە هیچ سەرچاوێکی داهاتیان نییە، ئەبێت تەماشای ئەوانە بکەی سەرچاوی داهاتیان بەشیانەکە و بەشیان ناکات، چ لە موچە بێت لە کەسابەتی بازار بێ. حکوومەت هیچ یەکێک لەمانەی نەکردووە. من وای بۆ ئەچم کاک حەکیم بیریان لە یەک شت کردووەتەوە. طبعا لە سەرەتای ساڵی 2021 ئەو کاتە ئێمە لە پەرلەمان بووین بیریان لەوە کردەوە کە کارەبا بە تەواوەتی ئێستا بەرهەمهێنانی کەرتی تایبەتە بە دابەشکردن و بە کۆکردنەوەی پارە بدەنە کەرتی تایبەت لە 100%. هێندێک هەوڵیشیاندا لەگەڵ هێندێک کۆمپانیا بەس هیچ کۆمپانیایەک ئامادە نەبوو بێت بەم نرخە حکومیانە بە 18 دینار کیلۆواتێک بە 18 دینار کارەبا بگرێتە ئەستۆ. بۆ چونکە ئەو کاتە قازانج ناکە. ئێستا من وای ئەبینم ئەیانەوێت یعنی لە فکریانە هەیە ئەیانەوێت ئەم نرخانە بەم بەرزیە بەسەر هاوڵاتیا بسەپێنن دوایی پێدانی بە کەرتی تایبەت زۆر ئاسان بێ و قازانجیشی لێ بکەن و کۆمپانیان مەمنون بێت بە کیلۆواتێک بە 156 دینار و 160 دینار و 120 دینار بیگرێتە ئەستۆ قازانجی شەکا بڕێک پارەشەداتەوە بە حکومەتی ڕزگاریە بێ لەوەی کە 1 دینار ناخاتە سەر لە خزمەتگوزاری کارەبا. ئەمە پیلانێکی زۆر شەیتانیە
بۆ کاک حەکیم لێرە پرسیارەکە ئەمەیە تۆ چی ئەەکەی لە کوردستانە بۆ هاوڵاتی وا کارەبای 6 هێندە لەسەر گرانەکەی ئەگەر چەند نمونەیەک بین و بەراو دەکەین لەگەڵ وڵاتان وەکو داهاتی تاک بڵین لە کوردستان داهاتەکە چەند ئەم قسانی کردراورد بە وڵاتان وەیستا لە هەولێر جێبەجێ کراوە لە حەفدەگەڕە و دێتە سلێمانی لێش هەڵ هەیە دەستپێکرێت دەچێتە دهۆک بۆ هەموو خەڵک دەگرێتەوە قۆناغیدات ئەمە نمونەی بەکارهێنانی کارەبای لەو گەڕەکانی هەولێر من حەزەکەم وەرگرتووە بەڵە حەزەکەم خەڵکی هەولێر زۆر باش گوێ لێ بێت باش تقریبا وەرزەکە وەرزی زستانە مانگی 12 کە خەڵک پێویستی بە کارەبا هەیە باش بۆ یەک مانگ ئەم خێزانە 980 کیلۆواتی بەکارهێناوە 180 دیناری بۆ هاتوۆتەوە 980 وات کیلۆوات کە زۆر نییە یعنی مام ناوەندە توانی بڵێ بۆ خێزانێک 180 دیناری بۆ هاتوۆتەوە واتە کیلۆواتێکی بە 120 دینار بۆ حسابە ئەم خێزانە 1250 کیلۆواتی بەکارهێناوە 148 دیناری بۆ هاتوۆتەوە واتە کیلۆواتێکی بە 180 دینار بۆ حساب کراوە ئەم خێزانە 1260 کیلۆواتی بۆ هاتوۆتەوە بە 148 زاری لێ وەرگیراوە واتە بە 170 دینار بۆ حساب کراوە ئەم خێزانە 1740 کیلۆواتی بەکارهێناوە 263 هزاریان لێ وەرگرتووە واتە کیلۆوات 263 دینار واتە کیلۆواتێکی بە 151 دینار بۆ حساب کراوە ئەم خێزانە 2270 کیلۆواتی بۆ بەکارهێناوە 363 دیناری بۆ هاتوۆتەوە واتە 1 کیلۆواتی بە 159 دینار لێ وەرگیراوە ئەمە بێجگە لەوەی خوێندێ خێزان زیاتریش لەوە هەیە 400,000 و 500,000 ئەوانە هەیە طبعا ئەمە بەڕاستی ڕێک بە بازرگانیکردنی کارەبایە بەڵام بە ناوی نرخی حکومیەوە با من نمونەی ئێستای کارەباشت پێ بڵێم کاحەکی بۆی ئەوانەی کە کارەباکەیان نەبووتە ئەم پرۆژەیە بزانن دۆخەکە چۆنە لەمە دووانەی کە ئێستا ئەمە نمونەی دوو خێزانە لە سلێمانی وەسڵی دوو مانگیانە وەسڵەکان هی بەهارن کە لە بەهارە عادەتەن کارەبا زۆر بەکار نایێت وایە نە دنیا هێندە گەرمە فێنکەرەوە دوێ نە دنیا هێندە ساردە ئاوی گەرم و سپلێت و هیتەرت دوێ باش ئەم خێزانە زۆر بە ڕێکوپێکی کارەبایان سەرف کردو دەستیشان پێوە گرتووە 813 کیلۆواتیان بەکارهێناوە کاحەکیم وەرزەکە بەهارە بەڵە 813 کیلۆواتیان بەکارهێناوە بۆ دوو مانگ لەو دوو مانگە 14,000یان بۆ گەڕاوەتەوە لە پسوڵەکە 7,000 بۆ مانگێک کارەبای ئێستا ئەوە کارەبای حکومی کە کیلۆواتی بە 18 دینارە کیلۆواتی بە 18 دینارە ئەگەر پرۆژەکەی حکوومەت بێتە 24 کاتژمێر ببێتە 24 کات بگاتە ئەم ماڵە ڕێک لە هەمان وەرزی بەهارە بۆ هەمان بەکارهێنان ئەبێ ئەم خێزانە بۆ دوو مانگەکە 4,000 دینار بدا بۆ یەک مانگ 47,000 دینار بدا واتە ئەم خێزانە هێندێک جار ئەڵێن چی حکوومەت ئەم فێڵەشەکەن ئەڵێن کاکە تۆ بە مۆلیدەکە و کارەبای حکومیەوە لەوە زیاترە دەکە ئێستا ئێمە لێ دووەرەگەین ڕاست نییە تەنها بۆ ئەو ماڵە دەوڵەمەندانەی کە 20 ئەمپێر کارەبایان ڕاکێشاوە ئەو قسە ڕاستە ئەگەنا بۆ زۆرینەی زۆری هاوڵاتیان ئەو قسەیە ڕاست نییە بە بەڵگەی چی ئەمە بەهارە لە بەهارە بەڕێز دەزانی کارەبای مۆلیدە لەبەرەوەی بەکارنایەت یعنی بەکارهێنانەکەی 2 ساعاتێکەوە بێتە 2,000 دینار و ئەوانە یا 5,000 دینار زۆر کەمە واتە کارەبا لە بەهارە 24 ساعاتیە بە شێوەیەکی گشتی لە کوردستانەوە لە پاییزی شامانگێکی پاییز ئەم خێزانە بۆ مانگێک کاتێ بە نرخی ئێستا 7,000 پێویستە بەس لە کارەبای 24 ساعاتیە پێویستی بە 47,000 دینارە بۆ یەک مانگ بەس کارەبای حکومی یعنی پێشتر بە دوو مانگ 14,000 بواتەوە بەڵێ ئێستا بە دوو مانگ 4,000 دینار ئەگەر بێتە 24 کاتژمێری 4,000 دوو ئەوەندە باش ئەوە لە بەهار بەڵات تەماشا ئەمە ماڵێکی ترە کە بەکارهێن یا بەکارهێنانی زۆرە یا دوو خێزانن بەیەکەوەژین یا قەرەباڵغن یا میوانیان زۆرە هەر هۆکارێک بۆ دوو مانگەکە 1859 کیلۆواتی بەکارهێناوە ئەوە لە بەهار لە بەهارە باش کە کارەبا زۆر پێویست نەبووە باش 40,000 دیناری بۆ دوو مانگەکە لێ وەرگیراوە بۆ مانگێک 20,000 دینار 20,000 دینار بۆ مانگێک بە کارەبای کیلۆوات بە 18 دینار بڕێکشی بە 24 دینار بۆ حساب کراوە من نمونەی وەسڵەکەم لایە و لێکدانەوە کەشی ئەگەر کارەبای 24 ساعتی پرۆژەی بەناو ڕووناکی بگاتە ئەم ماڵە لە بەهارە کە کارەبای مۆلیدە پێویست نەبووە کارەبای 24 ساعتیەوە خەڵک زۆر پێویستی بە کارەبا نەبووە ئەم ماڵە پێویستە لە بری 40,000 دینار 280,000 دینار بدا لە بریەوەی بۆ مانگێک 20,000 دینار کارەبا بدا لە بەهارە ئەبێ لە بەهارە 107,000 دینار بدا کە ئەمە لە بەهارە کارەبا زۆر پێویست نییە نەبۆ فێنکردنەوە نەبۆ گەرمکردنەوە ڕێک ئەمەیە من ئەڵێم ئەمە بە بازرگانی کردنی کارەبایە بە ناوی کارەبای 24 ساعتیەوە باش ئەگە چەند نمونەیەک باسکێنسە بۆ نمونەوتت لە وڵاتانی تریژی گرانترە بەراورد بەداهات بەراورد بەوەی کە موچە هەلی کار
دۆخی یابووری هێندێک جار ئەوانەی لە دەسەڵاتن ئەڵێن کاکە لە هیچ شوێنێکی دنیا کارەبا ئاوا بە بەلاش نییە بۆ یەک خەڵک دەستی پێوە ناگرێت نا لە ڕاستیە ئەمە پەردەپۆشکردنی شکستی حکومڕانیانە وەک چۆن لە هەموو بارێکا شکستیان خواردووە کارەبا یەکێک لەو کەرتە زیندووە پێویستیانەی هاوڵاتیانە کە نۆ کابینێ و 32 دانە ساڵ تەمەنی پارتی و یەکێتی و حکومەتەکانیانە شکستیان خواردووە لەوەی کارەبا لە زستان و لە هاوینە 10 ساعات کارەباش تەنانەت دابینکەن ئەیانەوێ بە فشاری گرانکردن وا لە هاوڵاتی بکەن نەتوانێت بەکاری بێنێ و بەو بڕی ئێستا بەرهەمەیەنرێ کە نزیکەی 3700 مێگاواتە بەو بڕە ڕێک 24 ساعتی دابینکەن بۆ هەموو کوردستان و بە شێوەیەکی بەردەوام بە بەرزکردنەوەی نرخەکانی طبعا لە هیچ شوێنێکی دنیا وانە ئێمە طبعا زۆڵمەکەین لە خۆمان زۆڵمەکەین لە خەڵکی کوردستان لە خەڵکی ئاسایی کوردستان لە هەژاری کوردستان ئەگەر بەراوردی نرخی کارەبا لەگەڵ وڵاتان بەس بۆ گلەیەکی لە شارەزانی بواری کارەبانەکەین بۆ کەسمان نەبینی کە قسەیە کە شارەزای بواری کارەبە هەموو ئەوانەی کە پسپۆریان هەیە لە کارەبە بانگەوازێ بکەن ئەوەی کە ئەندازیاری کارەبای ئەوەی کە شارەزای ئەوەی کە ڕاوێژکاری خانەنشینە بۆ خەڵکی کوردستانی بینم من نازانم نەمبینی و کاک حەکیم طبعا کێشەی کوردستان لەمایە ئەو کەسانی کە بەرژەوەندیان لەمایە کە کەمینن قسە ناکەن یعنی من ئەگەر ماڵم لە سیتیەکا بێ ئەگەر ماڵم لە سیتیەکا بێ ئێستا بۆ نمونە $300 کارەبا ئەدەم مانگانە ئەگەرم کارەبا 24 ساعتیان بۆ بێ قازانجمە لەبەرەوە قسە ناکەم من ئەگەر لە ناو شاری سلێمان یان لە شاری هەولێر یان لە شاری دۆک 15-20 ئەمپێر کارەبای مۆلیدەم ڕاکێشابێ بۆ ئەم کارەبا 24 ساعتی قازانج بە و قسەش ناکەم بۆیە خەڵک کێشەی کوردستان لەمایە کێشەی هاوڵاتی بە شێوەیەکی گشتی لەمایە هەتاوەکو ژێرپێی خۆی هەتاوەکو دەستی خۆی نەگەزرێ تا دەستی خۆی نەسووتێ هاوار ناکات لە کاتێکا ئێمە بۆیە خوای گەورە عەقڵی پیاوین بۆیە خوای گەورە وجدانی پیاوین بۆی تەنانەت دەگەر لە قازانجی خۆشمان نەبێ ئێمە هاوارکەین بۆ خەڵک بە شێوەیەکی گشتی و بۆ ئەوەی هەژارەکان بەڕاستی لەوە ژیاتر ژیانیان تاڵ نەبێ یعنی خەڵک وای لێ هاتووە یعنی تەنگی پێڵچنراوە و پاشان هەندێک جار ئێستا من ئەمڕۆ ڕوونکردنەوەی وەزارەتی ناوخۆم بینی لەسەر گرانکردنی مۆڵەتی شۆفێری ئەزانی هەموو پاساوەکەیان چییە؟ ئەڵێ تۆ یەک جار لە هەموو ژیان تا مۆڵەتی شۆفێری دەرەیەنی قەیچەکە با 400,000 بدەیت تخوامە ویژدانە تخوامە حکومەتداریە والله حکومەت بەدەست کۆمپانیای بازرگانی شەوە بێ ئاوا مامەڵە ناکە یعنی ڕێگەراوایە بیرکردنەوەکە بەڵام کارەبای ئەگەر ئەوەش وا بێ مەسەلەن بۆ نمونە ڕقەمی ئۆتۆمبیلیان گران کرد لەسەر هاوڵاتی مۆڵەتی شۆفێری گرانەکە 5,000 دینار بەڵێ گریمان وایە هەموو کەس ئۆتۆمبیلی نییە و گریمان وایە تۆ 4 ساڵ جارە پێویستت بە ڕقەمێکی ئۆتۆمبیل هەیە و تازەکردنەوەی تابلۆکەت هەیە بەڵام کارەبا تۆ هەموو ڕۆژە پێویستە باش هەموو هاوڵاتێکیش پێویستێتی بۆ مامۆستا بدەینە سەرمونونەکانیش بەس بۆ بەڕاشکاوی وەزارەتی کارەبا ناڵێ پرۆژەی ڕووناکی ئەوە نرخەکانیەتی بۆونم بە فەرمی بەڕێنمایەک بڵاوی کاتەوە ئێستاوی پێشتر حکومیەتگانەکە هەموو بەڕێنمایی بڵاوکراوەتەوە بۆ لە 1 تا 50 کیلۆوات باش دەینە ئەوەی حکومیەکە ئێستانە بۆتە 24 کاتژمێر من یەکشت بۆ بڵاوی ناکەنەوە بە فەرمی و من یەکشت عەرزی برای خۆم بکەم کا حەکیم لە هیچ وڵاتێکی دنیا نییە باشە حکومەت جورئەتی هەبێ دەست بەرێ بۆ بەرزکردنەوەی 1 دینار نرخی هیچ خزمەت گوزاریەک ئللا لە پەرلەمانەوە نەبێ واتە پەرلەمانی ئەو وڵاتە کە نوێنەری شەرعی ئەو وڵاتن یان بە مانگ مناقەشە و گفتوگۆیەکەن بزانن دینارێ 2 دینار 3 دینار $5 بخەنە سەر خزمەت گوزاریەک یان نا و بۆچی ئەیخەن و حکومت بۆ ناتوانێت ئەم کارە بکە و بۆ حکومت ئەم نرخە بەرزەکاتەوە و هاوڵاتی لەو کاتانە بەشداری ئەم گفتوگۆیانەیە لێرە لە کوردستانە لەبەرەوەی حکومت نییە لەبەرەوەی پەرلەمان نییە لەبەرەوەی مؤسسەی شەرعیمان نییە هەردوو سێ کەس لە ژوورێکا کۆبنەوە بە ئارەزووی خۆیان لیستێگەیەنە دەرەوە و یەڵا هاوڵاتی تۆ ئەبێ ئەم نرخانە لەسەر خەڵک زیادەکەن چۆن شتی وابێ چۆن حکومەتداری وابێ کاکە ئەمە کۆمپانیای بازرگانیە ئەمە کێشەکە لێرە ئەمەیە ئەوانەی کە بڕیاریان بەدەستەکە حەکیم ژیانیان وا شاهانەیە پیان سەیرە خەڵک ناتوانێت 200,000 کارەبا بدا پیان سەیرە یعنی چۆن خەڵک ناتوانێت 200,000 کارەبا بدا بۆ لەبەرەوەی داهاتەکەی 6 ملیۆن دینارە مانگانە لەبەرەوەی داهاتەکەی ئەسڵەن پێویستی بە موچە نییە لەبەرەوەی داهاتەکەی بە ملیارە لە ڕێگەی دزی نەوت و قۆرخکاری و گەندەڵی و کۆمپانیاکاریەوە بۆیە بەلایەوە سەیرە خەڵک هاواری لێ بەرزەبێتەوە کاتێ 200,000 کارەبای بۆیەتەوە و ئەوان یعنی ئەوەیە ئەو کەسانی لە پشت ڕاوێژیان پێدەن لە پشتیانن بیریان بۆ ئەکەنەوە و ڕێگەیان پێ پیشانەدەن و خۆشیان بە هەمان شێوە ڕێک لە چینی سەرمایەدارانن
لەوانن کە نازانن فەقیر ئەسڵەن چۆنەژی، نازانن کە مەسەڵەن دە ڕۆژ مەعاش دواکەوێ یعنی چی بۆ چونکە ئەوانی هیچ شتێک لە ژیانیان ناگۆڕێ، ئەوەی کە ژیانی ئەگۆڕێ و یعنی وابەستەیە بە موچە و وابەستەی بە کار و کەسابەت و بازار خەڵکی فەقیر و هەژارە کاتێک کە شتێکی لەسەر گرانەکەی بەڕاستی قوتی مناڵەکانی یەکەوێتە مەترسیەوە. کاک حەکیم بۆیە یعنی یەکەم شت هەڵەی کوشندە ئەوەیە کە حکوومەت هیچ حکوومەتێک ئەگەر شەرعیترین حکوومەت بێ نەگەم ماوە بەسەر چوەش مافی ئەوەی نیە 1 دینار لەسەر خزمەتگوزاری بۆ وڵاتی زیادکە، ئەمە لە دەستوری عێراقیشا هەیە، باج و ڕسومات ئەبێ بە یاسا زیاد بکرێت. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەمان جورئەت ناکەن تەنانەت بیەنە پەرلەمانیش مناقەشە بکرێت، بۆ چونکە بە ئاشکرا دیارە فڵان حیزب دەنگیدا بە گرانکردنی کارەبا نانەوێ، هەرەیانەوە لەولا خۆیان بە خەڵکی باش و خێرۆمەند پیشان بدەن بە درۆ ساختەکاری لە هەڵبژاردنەکانە خەڵک بخەڵەتێنەوە بیخەنە هەڵپەرکێ لە ژێرەوەش لە ژوورە تاریکەکانە زوو بڕیاری گرانکردنی ژیان و قرسکردنی ژیانیان لەسەر بدەن، حیزبەکانیان جوان و حکوومەتیش وابشان بدا کە ئەنەما خزمەتگوزاری باش کردووە. کاک حەکیم من بەراوردی نرخی کارەبا ناکەم بە عێراق، با بێنە سەر بەراوردەکان، بۆ چونکە لە عێراق کیلۆواتێک کارەبا بە 10 دینارە. بەڵێ لە کیلۆوات تا 1500 لە 1 کیلۆوات بەکارهێنان تا 1500 کیلۆواتی بەکارهێنان کیلۆواتێک بە 10 دینار بۆ حسابە 10 دیناری عێراقی. ئەمە باز ناکەم کە بەڕاستی ئەوەی ئێمە ئێستا دوو هێندەی ئەوەی عێراق گرانترە. باسی ئێرانیش ناکەم بەڕێستە زانی ئێران هەم بە تمەن ئاویان کارەبایان غازیان وەکو بەلاش وایە، هەم بە دیناری عێراقیش هەر وەکو زۆر بەلاش وایە. بەراوردی ئێرانیش ناکەم، بەراوردی سووریا و لوبنانیش ناکەم بە هەمان شێوە، یعنی بەراورد بە هەرێمی کوردستان وەکو بەلاش وایە. بەراوردی سعودیە، کوێیت، تورکیاکەم، ئەم سێ وڵاتە. تەماشا لە سعودیە لە بەکارهێنانی 1 کیلۆوات تا 6000 کیلۆوات نرخەکەی 0.16 ریالێکی سعودیە کە بە دیناری عێراقی کاتە 55 دینار. عێراق و هەرێمی کوردستان لەگەڵ سعودیە فەرقیان هەیە لە ڕووی بەرەمی نەوتیەوە نیانە، هەردووکیان دوو وڵاتی نەوتین، هەردووکیان داهات و بودجیان لەسەر نەوتە، هەردووکیان غازیان هەیە وەکو یەک. یعنی لانی کەم تۆ عەبێ عێراق و کوردستان ئەم غازی خەڵکی کوردستانە کارەباکەشیان 24 کاتژمێرە، یعنی نایکەنە پیاوەتی کە ئەنەما کارەبای 24 ساعتیان دابین کردووە. ئەمە کوێیت 1 کیلۆواتی بە 55 دینار سعودی عفو. واتە ئەگەر خێزانێک لە سعودیە دانیشێ 1000 کیلۆوات لە مانگێکا بەکار بێنێت تەنها 55000 دیناری پێویستە. لە کوێیت نرخی کیلۆواتێک بۆ هاوڵاتی تەنها 2 سنتی دۆلارێک واتە دەکاتە 30 دیناری عێراقی. کوێیت کارەبای گران کرد لەم ماوەی پێشوە، بەڵام لەسەر بێگانە جورئەتی ئەویان نەکرد لەسەر خەڵکی وڵاتەکەی خۆیان گرانیکەن، چونکە خەڵکی وڵاتەکەی خۆیان مافیان هەیە لەسەر ئەو نەوت و غازەی لە کوێیتا هەیە و هەروەک چۆن لە عێراق هەیە. واتە ئەگەر خێزانێک لە کوێیتا 1000 کیلۆوات بەکاربێنێ تەنها 30000 دیناری پێویستە. واتە ئەوە تا ئێستا ئەمەی لە هەرێمی کوردستان هەیە، 2 هێندە و 3 هێندە گرانترە لەوەی سعودیە و کوێیت هەیە. با بچینە تورکیا وڵاتێکە نەوت و غازی نییە وایە و کارەباکەی لە ڕێگەی جیاجیاوە لە غاز لە هێندێ وڵات دەکڕێ، نەوت لە هێندێ وڵات دەکڕێ، بەنزین لێ تەنانەت هێندێک لە نەوتی کوردستان بۆ تورکیا چێ و بە نرخی زۆر هەرزانیش. لە تورکیا 100 کیلۆوات بە 6.3 دۆلارە، واتە 1 کیلۆوات دەکاتە 100 دیناری عێراقی. یعنی خێزانێک لە ئەستەمبول دانیشێ 1000 کیلۆوات بەکاربێنێ پێویستی بە 100,000 دیناری عێراقیە. چۆن ئەبێ خێزانێک لە هەولێر دانیشێ بە 1000 کیلۆوات بەکاربێنێ پێویستی بە 150,000 دینار بێ؟ یعنی بە چ پێوەرێک؟ ئەوەی لە هەولێر دانیشێ، ئەوەی لە سلێمانی دانیشێ، ئەوەی لە هەڵەبجەی تازە و لە کەلار دانیشێ پارە زیاتر بەکارەبا لەوەی لە ئەستەمبول دانیشێ. بە چ پێوەرێک؟ یعنی کە تورکیا ئازانی وڵاتێکی گەشتیاری و نەوت و غازیشی نییە. با بچینە بەریتانیا، هێندێک جار باسی وڵاتانی ئەوروپاکەن. طبعاً ئێمە کوفرێکی گەورەیەکەین کا حەکیم بەراوردی نرخی کارەبا لەگەڵ بەریتانیا و لەگەڵ کەنەدا و لەگەڵ مەسەلەن نەرویج و ئەمانەکەی. یعنی بۆ چونکە سیستەمی ژیان تەماشاکە لەوێت چۆنە، تەماشاکە حکومەتچیەکە بۆ تاک بۆ هاوڵاتی، نەک بۆ هاوڵاتی بەریتانی، نەک بۆ هاوڵاتی سویدی و نەرویجی، بۆ هاوڵاتیە کە هیچ خزمەتێکی بە وڵاتە نەکردووە. ئەمڕۆ بگاتە ناو بەریتانیا سۆشیالێکی هاتێ مانگانە نزیکەی 1000 دۆلاری ئەداتێ کە زۆرینەی پێویستە سەرەکیەکانی ژیانی پێدابینەکە، واتوانێت لانی کەم کارەبا و ئاو و غازەکەی و پێویستیەکانی خواردنی پێدابین کە
ئەمە بۆیە یعنی بەراوردکردنی نرخی کارەبا هەرێمی کوردستان لەگەڵ بەریتانیا کفرێکی وازەحە بەڵام با بەراوردیشیکەنی هێشتا لە بەریتانیا 1 کیلۆوات 23 پێنسە کە دەکاتە 0.23 پاوەنێک کە بچووکترین یەکەی پارەیە لەوێ من پرسیارم لە خێزانێک کرد بۆی بزانم بەڕاستی بەڵە قسەم لەگەڵ کردن بزانم مانگی مانگی ڕابردوو کە سارترین مانگی بەریتانیایە چەندیان بەکارهێناوە و تێچۆکەشی چەند بووە وتی 506 کیلۆواتمان بەکارهێناوە 115 پاوەن بووە 115 پاوەنەکە زانی چەنەکە ئەکاتە 297,000 دیناری عێراقی باشە 297,000 دیناری عێراقی بەڵام ڕۆژانە لەوێ کارکردن بە چەند دەگەر قسەی لەسەر لێرە ئەمە پرسیارەکەی کاتێک نرخی کارەبا لە بەریتانیا بەراورد دەکەی بە بژێوی ژیان لەوێ و ئەمەی هەرێمی کوردستانیش کە ئەیانەیە بیسەپێن بەسەر خەڵکە بەراورد دەکەی بە بژێوی ژیان ئەو ساتی ئەەکەی ئەمە فەزیحەیە لە هەرێمی کوردستانە کرێ ئەو ساتی ئەگەی ئەمە شتێک نییە بەناوی کارەبای حکومی ئەمە کارەبایە بە بازرگانیکردن بە قازانجێکی زۆر زۆریشەوە ئەگەر بۆیان بچێتە سەر و بسەپێنرێ بۆ چونکە کەمترین هەلی کار کەمترین کار لە بەریتانیا کە عقلی پێویستە بەو ئاستە لەگەڵ ڕێزما طبعاً نە بەهرە و توانای پێویستە نە ژیری پێویستە نە خوێنەواری پێویستە هیچ شتێکی پێویست نییە ئیشکردن لە غەسل لە ڕۆژێکا $100 پێیاکەی لێک ڕۆژە $100 پێیاکەی واتە کەسێک لە غەزل ئیشەکە نە خوێنەواری هەیە نە مەهارەی هەیە نە توانایی هەیە نە شارەزایی هێ نە زمانیش ئەزانێ هیچ یەکێک لەوانە نازانێ زۆرینەی خەڵکی فەقیری خۆمان کەچنا وڵاتەوە زمانی دەزانێ ناچارن یەکەم ئیش بەوانە بکەن تاوەکو خۆیان و بینا ئەکەن و خۆیان ئەدۆزنەوە بە 1.5 ڕۆژ پارەی کارەبای خێزانێک لە بەریتانیا دابینەکە ئەی چۆنە بێت لە کوردستانە تۆ 150,000 و 200,000 لە هاوڵاتی وەرگری لە کاتێکە داهاتی تاک بۆ مانگێک نەک بۆ ڕۆژێک بۆ مانگێک 200,000 بۆیە یعنی ئەمەی کە کراوە کەماوە بەس گەروا بێەوەی کە هاوڵاتی هێژارە لە نەرویج با بەردەوامبی لە نەرویج 1 کیلۆوات بەنەوە 6 دینارە لە نەرویج وەرە بەراوردیکەی بە کوردستان فەزیحەیە کارەبای کوردستان لە کارەبای نەرویج گرانتر بێ و لە کەنەدا من پرسیارم لە خێزانێک کرد خێزانێک خۆی وەڵا بۆی نووسی بووم ئەڵێ ئەم مانگە کارەبام من چەند بەکارهێناوە $72 کەنەدیم بەکارهێناوە کە کاتە نزیکە 75,000 دینار چۆن ئەبێ خێزانێک لەولێر دانیشێ پارە زیاتر با بە کارەبا لەوەی لە کەنەدا دانیشێ فەزیحە و ئیتر بەس بێ ئەوەی نمونەی وڵاتەکانی بەس دەبێت چی بکەین ئێستا بۆ نمونە هەژارێک سەر لە هەولێر فکرەکە ڕەنگە هەموو داهاتی مانگانەکەی بۆ کارەبا بڕوە فکرەکە چۆن ڕێگری لێ بکرێتە وەبزەم لە سلێمانیش لە هەندێک گەڕێک پێیان و تۆ دەست پێ دەکات دەچێتە دۆ کەسەیە دژی کارەبای 24 ساعتی بێ کەس نییە وایە مەبنە دوژمنی ناوخۆ کەس نییە کارەبا 24 کات بەڵام لە ڕاستیە حکوومەت ئێوە پینەوپەڕۆ و عیبەکانی خۆی بکە بە گیرفانی هاوڵاتی پینەپەڕۆی شکستەکانی خۆی بکە کە 32 ساڵ بۆ نمونە پارتی لەوەتەی هەیە سەرۆکی حکوومەتی لایە نەک پارتی خێزانی بارزانی لەوەتەی هەن سەرۆکی حکوومەتن وایە نەخێر یەک عایلەی نزیک 2 ئامۆزا چەند ساڵە سەرۆکی حکوومەتن 25 ساڵە سەرۆکی حکوومەتن یەک خێزانیش لە سلێمانی خێزانی تاڵەبانی 10 ساڵە جێگری سەرۆکی حکوومەتن ئەم بێجگەلەوەی هەموو کابینەکانی شەر جێگری سەرۆکی حکوومەت بوون و 1-2 ساڵیشیان سەرۆکی حکوومەت بوون ئەیانەوێ شکستی ئەوەی نەیانتوانیەوە لە حکوومەت بیکەن بە گیرفانی هاوڵاتی بیکەن بێن کارەبا بە نرخی بازرگانی لەسەر هاوڵاتی ساکەنەوە بۆی هاوڵاتی نەتوانێت بەکاری بێنێ بۆ کاک حەکیم طبعا ئێمە باسی زیادەڕاوی ناکەین بەڵام لە ڕاستیە تۆ ئێستا ئەم ستۆدیۆ ئەتوانی ئەو گڵۆپانە بگوژێنیتەوە ئەتوانی بڵێ وەڵا کارەبا کەم بەکاربێنێ هاوڵاتی ئەو کاکە کارەبا کەم بەکاربێنە بۆی ناتوانی کاکە بیتی بیکوژێن لەرە تاریکە بێ تاریکە ڕەحمەت لێ مەسەن لە زستانە کەس دەتوانێت بۆی لەر بەکارنێنێ نەخێر سبلێت یا هیتر دەتوانێت بەکارنێنی لە هاوینە موبەریدە و سبلێت بەکارنێنی ئەبێ هەموو هاوڵاتیان دەگبەرزکەنەوە هەموو کەس ڕەتی کاتەوە پەرلەمانتارەگە زەڕای ویژدانی هەبێ بێ ڕەتی کاتەوە و داواکاری گشتیە بێتە سەرخەت ئەبێ هەموو خێزانێک لە وڵاتی لە کوردستانە بێتە سەرخەت بە تایبەت من ئەم دۆسیە بەمە دادگا طبعاً بە دڵنیاییەوە بەڵام دادگا بۆی وەکو سکاڵاکار لێ دووەرگرێ ئەبێت تۆ زیانمەند بی ئێستا من جارە زیانمەند نەبوو یعنی کارەباکەم بۆ نەکراوەتە 24 ساعت تا بچم وەکو هاوڵاتی ئەوانەی زیانمەند بوون ئەمانەی لە هەولێر ئێستا بۆیان بەسراوە ئەتوان بچنە دادگا سکاڵا بکەن بۆ یەکەم ئەم پێچەوانەی دەستورە دووەم پێچەوانەی یاسایە سێم پێچەوانەی هەر منطق و عەقڵ و بژێوی ژیان و هەموو شتێکە بۆیە
ئەرکی یەکەم ئەوەیە هەموو کەس ڕەتی کاتەوە و داواکەم لێرەوە لە مینبەرەکەی ئێوەی بەڕێزیشەوە هەر ئێوە حملەیەکی لەسەر بکەن کە بەڕاستی هەموو هاوڵاتیە گوشیار بێتەوە ئەمەی دڵی هاوڵاتی پێخۆشەکەن گوایە کارەبای 24 ساعتی بۆ دابینەکەن و ڕێک کارەبای بڕینی گیرفانی هاوڵاتیە و ئۆتۆماتیکی تاریککردنی کوردستان سێ خولەکە ماوە لەسەر موچەی مانگد و دواکەوتووە نەوت کێشە گەورانە بە سێ خولەکشۆن باشە هەنا دەکردنەوەی نەوت کێشەی تێکەوتوە دەڵێن کۆمپانیەکان ئامادەنین دیار نەوتیشمان بۆتەی کۆمپانیەکان سەبارەت بە موچەی مانگی دووکە حەکیم طبعا بەڕێستە زانی بەرپرسانی دەسەڵات حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم دوای ئەوەی لە بەغا گەڕانەوە وەکو مژدە بە خەڵکیان وێت مژدە بێ خەڵکی کوردستان لە 2025 دواکەوتنی موچە نابینی ئێمە چواری سێ من تۆ قسەکەین هێشتا هیچ باسێک لە موچەی مانگی دوو نییە یعنی ئەگەر سبەی نێژ بێت تەنانەت خۆتە زانی هەفتەیەکی پێچێت تا لیستەکە و ڕایەگەێن و دابەشیەکەن و ئەگەینە 15 و 16 و حەڤەی سێ یعنی بچووکترین بەڵێن لە ماوەی 10 ساڵی ڕابردووە لە 2014ەوە تا ئێستا حکوومەت نەیتوانیوە پابەندی بچووکترین بەڵێن بێ ئەزانی بۆ کا حەکیم لەبەرەوەی پابەندی یاسانیە لەبەرەوەی پابەندی شەفافیت نییە لەبەرەوەی پابەندی گەڕانەوەی داهاتەکان نییە بۆ خەزێنەی گشتی بەغدا ئەڵێ پارەی بودجەت بۆ ئەنێرم بە پێی یاسا و بە پێی بڕیاری دادگا بەڵام ئەڵێ هەر لەو بڕیاری دادگایی کە ئێوە داوای موچەی پێەکەن هاتووە کە ئەبێ داهاتی ناوخۆ ڕادەستکەن نەخێر ئەگەر هەمووشی ڕادەست نەکەن بە پێی قانونی ئیدارەی مالی نیوەی داهاتی فیدراڵی کە هەردوو لەسەر ڕێکەوتون تەفسیریان کردو نیوەی داهاتی فیدراڵی چییە؟ داهاتی باج و گومرگەکانە نیوەی باج و نیوەی گومرگ خۆتان ئەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان خۆتان ئەڵێن ئێمە مانگانە 150 ملیار لە گومرگەوە دەستمانەکەوێ واتە نیوەیە بێتە 75 ملیار مانگانە بەلای کەمەوە 6 ملیار دینار داهاتی باجە واتە نیوەیە بێتە 30 ملیار واتە تۆ نیوەی داهاتی گومرگ و باج کە بۆ بەغا ئەبێ مانگانە بنێری ئەبێ 100 ملیار دینار بنێری 105 ملیار دینار بنێری لە مانگی یەکا 50 ملیاریان نردووە ئێستا بەغا ئەڵێ تۆ بۆچی داهاتی ناوخۆ بە پێی قانون پابەند نابی پێوەی نیوەی داهاتی ناوخۆمان بۆ بگەڕیتەوە ئەمە کێشەی یەکەمە کە 50 ملیار دیناریان گەڕاندوێتەوە وای بۆتە کێشەیەک لە بەغدا کە بۆتەوەی دواخستنی موچەش ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم ڕادستکردنی نەوتە کاک حەکیم ئێستا دوای ئەوەی هەمواری یاسای بودجەش لە بەغدا دەرچوو یاساکە هەموار کرا ئەم گرێبەستە خراپانەی نەوت قبول کران و تێچووی نەوت بە 16 دلار بۆ کۆمپانیەکانی نەوت دەژمار کرا ئەبێ ڕۆژانە هەرێمی کوردستان 400,000 بەرمیل ڕادەستکە بە پێی یاسای بودجە کە خۆیان دەنگیان پیاوە کە خۆیان وتیان کاکە دەستکەوتە بۆ خەڵکی کوردستان 400,000 بەرمیل نا 320,000 ڕادەست ناکەن ئێستا ئەڵێن ئەبێ 105,000 بەرمیل ڕۆژانە ئێمە بۆ ناوخۆ بەکاربێنین ئەمە لەمپەری یەکەمە لە کاتێکە من و تۆ ئەزانین لە ساڵی 2024 هەموو نەوتی کوردستانیان لەبەردەست بووە کە داهاتە کە فرۆشتنەکەی 3 ملیار و 800 ملیۆن دۆلار بووە کە بەلای کەمەوە ملیارێک و 700 ملیۆن دۆلاری داهات بووە بۆ حکوومەت کەس نازانێ پارەکە چی لێ کرد و نەوتیشیان بە نرخی بازار ئەفرۆشتەوە بە هاوڵاتی بنزین بە نرخی بازار ئەفرۆشتنەوە بە هاوڵاتی چۆن بەغا ئەمە قبوڵەکە ئەمە قبوڵ ناکە لەمپەری ئێستای ناردنەوەی نەوت ئەمەیە کە ئەمان داوای ئەوەکەن 105,000 بەرمیلی ڕۆژانە بۆ خۆیان بێ ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم کۆمپانیەکانی نەوتیش داوای قەرزەکانیانەکەن کە 1 ملیار دۆلارە کەس نازانێ هەرێمی کوردستان ئەو نەوتەی فرۆشتوێتی بۆچی قەرزی کۆمپانیەکانی پێ نەداوەتەوە سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارانم خواتان